ئایا خەو بەوە دەبینی دووبارە بگەڕێتەوە ڕۆژانی قوتابخانە؟ زۆر بەمان دەڵێن نا، تەنها ئەگەر تۆ لە دانیشتوانانی فنلەندا بی. کاتێ مناڵ لە فنلەندا تەمەنی دەگاتە 7 ساڵ، دایک و باوکی ناوی دەنووسن بۆ قوتابخانە و بۆ دۆزینەوەی قوتابخانەیەکی باش هیچ زۆریان پێ ناچێت لە چاو قوتابخانەکانی دەوڵەتەکانی تر. لەبەرەوەی هەموو قوتابخانەکانی فنلەندا هەمان ئاستیان هەیە و هەر هەمووی بەخۆڕاییە. قوتابی لە فنلەندا تەواوی ڕۆژەکەی لە خوێندنەوە و گفتوگۆ لەگەڵ قوتابیەکان و مامۆستاکان و یاریکردن لەگەڵیان بەسەر دەبێت. تەنانەت هیچ ئەرکێکی قوتابخانە ناباتەوە ماڵی خۆی و تووشی هیچ تاقیکردنەوەیەکی گرنگ نابێت تا قۆناغی ناوەندی. هەموو ئەمانە بەڕاستی زۆر باشە، بەڵام منداڵ لەو تەمەنە چۆن ئەو هەموو شتانە فێر دەبێت؟ بۆی هەیە ئاستی ئەو لە ئاستی ئەوانی تر زۆر کەمتر بێت. ئەوەی سێرە ئەوەیە قوتابیانی فنلەندا هەردەم بەرزترین پلە دەهێنن لە چاو قوتابیانی دەوڵەتەکانی تر، تەنانەت لە تاقیکردنەوە نێودەوڵەتیەکانیش. بۆ نمونە PISA کە ئەمەش تاقیکردنەوەیەکی نێودەوڵەتیە لە خوێندنەوە و زانست و بیرکاری. کوڕەکانی فنلەندا لە حوتەم ئاستی زیرەکی لە جیهاندا دێن و فنلەندیەکان لە پلەی یەکەم دێن. جا چۆن فنلەندا لەم هاوکێشەیە سەرکەوتووە؟ ژیانێکی قوتابخانە بەبێ ئەرچی ماڵەوە و بەبێ تاقیکردنەوە و قوتابی زیرەک و تەنانەت پلەی زۆر بەرز. با بزانین نهێنی ئەو معجزە فنلەندیە چییە؟ سیستەمی فێربوونی فنلەندی ئەولەویەتی زیاتر دەداتە قوتابیەکە. لەبری ئەوەی قوتابی سەرنج بداتە ئەو زانیارانەی کە فێری دەبێت، فنلەندیەکان وا دەکەن ئەو فێربوونە بە شێوەیەکی کردداری بێت بۆ قوتابیەکان بە تایبەتەوانێ مناڵن. ئەم سیستەمەش هیچ سەرنج ناداتە تاقیکردنەوە و هەڵسەنگاندن. ئەمە ژوا دەکات کەوا قوتابی پەیڕەوەیەکی تەواوی هەبێ بۆ گەشە سەندن، وەرزش و هونەر و هەروەها شان و مۆسیقا گرنگیان پێدەدرێت وەکو زانست و مێژوو و بیکاری. قوتابی حەز دەکات یاری بکات، بۆیە فێربوون لە فنلەندا پشت دەبەستێ بە زانستی دۆزینەوەی ئازاد لە زانیاریەکان لە کاتی یاریکردندا یاخود چارەکی قوتابخانەیەکان. وەرزەکانی خوێندن لە فنلەندا هاندەری یارمەتیدان دەبێت لە نێوان قوتابیەکان لە بری پێشبڕکێ. بۆیە هەر قوتابیەک بەو پاڕی دڵخۆشی و حەز دەکات بەشدار بێ لە گروپەکەی خۆی و پەیوەندی نێوان مامۆستا و قوتابیەکە بەو پاڕی دڵسۆزیە. مامۆستا لەوێ سەرچاوەی دەسەڵاتی گەورە و ترسناک نییە، بەڵکو نزیکترین هاوڕێیە. لەو کاتژمێرانەی کە پشوویەتی لەگەڵ قوتابیان بەسەری دەبات و بە ناوی یەکەمی بانجی دەکەن. قوتابیانی فنلەندا ئاسوودەیی تەواویان زیاترە لە قوتابیانی دەوڵەتەکانی تر. کاتی خوێندن لە فنلەندا لە سەعاتێک تاوەکو ساعت و چارێکێکە کە بەسەر ڕۆژەکەدا دابەش کراوە و ئەمەش یارمەتی قوتابیان دەدات تاوەکو زیاتر سەرنج بدەن. و لە قوتابخانەکاندا خواردن بەسەر قوتابیەکاندا بەش دەکرێت کە دەبێتە هۆی یارمەتیدانی قوتابیان لە مانەوەی وزەیان لە تەواوی ڕۆژەکەدا. پۆلەکانی قوتابخانەکانی فنلەندا بە شێوازێکی وا دروست نەکراوە کە وەکو ئەوانی تر بێت، بەڵکو چەندین کەلوپەلی تێدایە کە دەتوانێت دووبارە دابدرێتەوە و هەروەها بجوڵێنرێت لە شوێنی خۆی. کورسیەکانی بینگ بانگ، چەندین مێزی قەبارە جیاواز و هەندێ لە یاری. زۆر ئاسایە قوتابی لەسەر زەویدا بنیشێت. هەموو ئەمانە بە گوێرەی ئەوەیە کە مامۆستا لەم کاتەدا دەیەوێت و بە شێوازێک دەبێت کە ئاسوودەی قوتابی وەلا نەندرێت. بەڵام ئاسوودەی قوتابی هەموو شتێک نییە. قوتابی ئاوا ناتوانێت ڕاستەخۆ فێری هەر هەموو شتەکان ببێت بە باشترین شێوە. بۆیە لایەنێکی گرنگی تری فنلەندا ئەوەیە شێوازی مامۆستاکانە. بوون بە مامۆستا لە فنلەندا بابەتێکی ئەوەندە ئاسان نییە. پێویستە تۆ بڕوانامەی ماجستێرت هەبێت و لە هەردە کەسێک لە فنلەندا کە بیانەوێ ببنە مامۆستا تەنها یەک دانیان هەڵدەبژێردرێت. بۆیە ئەمە ژوای کردووە کە کارێکی یەکجار ئاست بەرز بێت لە کۆمەڵگاکەدا. هاوشێوەی ئەندازیار و دکتۆر و پارێزەر مامۆستاکان ئازاد کراون. ئازادی تەواویان هەیە لەوەی کە چۆن شێوازی فێرکردنەکە هەڵبژێرن. هیچ سیستەمێکی نیشتیمانی نییە لە فنلەندا کە هەمووان بیخوێنن. لەوەش زیاتر، بۆ نمونە ئەگەر دوو مامۆستای مێژوو لە قوتابخانەیەکدا هەبێت، ئەوە هەر یەکەیان بە شێوازی تایبەتی خۆی وانەکان دەڵێتەوە و بە ئاسانترین شێوە و هەردووکیان دەبێت تەنها زیاتر سەرنج بدەنە سەر ئەو بابەتە بنەڕەتیانە و ئەوەی پێویستە کە فێری ببێت. و هەروەها هیچ تاقیکردنەوەیەکی گشتی نییە لەسەر ئاستی نیشتیمان پێش قۆناغی ناوەندی. و قوتابخانەکان بە هیچ شێوەیەک لەژێر چاودێری بەرپرسانی حکوومەت نابن، بەڵکو دەسەڵاتی تەواو دراوە بە مامۆستاکان بەوەی کە خۆیان دەزانن چۆن کارەکان بەڕێوە ببن. بێگومان هەروەکو چۆن پێویستە لەسەرت
کە واز لە دکتۆرێک بێنیت کە لە نۆرینگە تایبەتەکەی خۆی بەو جۆرەی کە فێری بووە و بە شێوەیەکی زانستیانە بەڕێوە ببات. مامۆستاکان لە قۆناغی ناوەندی کەمترین کات لە چاو دەوڵەتانی تردا کار دەکەن کە دەگاتە نزیکەی 32 کاتژمێر لە یەک هەفتەدا. بۆ نمونەگەر مامۆستاکانی نەتەوە یەگرتوەکان وەربگرین ئەوان چ کاتژمێر لە هەفتەدا کار دەکەن. تەنانەت مامۆستای بەریتانیا لە هەفتەیەکدا نزیکەی 6 کاتژمێر کار دەکەن. ئەمە ژوای کردووەکەوە فنلەندیەکان زیاتر سەرنج بدەنە سەر گەشەی کەسایەتی قوتابیەکە و باشترکردنی ئاستی ئەوان لە قوتابخانە. بەهۆی ئەوەی کە شێوازی خوێندنەکە بەدەستی مامۆستاکەیە، بۆیە لە فنلەندا سەرنجی قوتابخانەکان لەسەر فێربوونی منداڵان دەبێت بە شێوەیەکی تەواو لە بابەتەکان. هیچ زانستێک لەوەکەی تردا نابڕدرێت. کاتێک قوتابی بیرکاری دەخوێنێت یان فیزیە یان کیمیا تەنها بە شێوازی کتێب نابێت بەڵکو بە شێوەی کردداری دەبێت کە بە تەواوی بەستراونەتەوە بە ژیانی ڕۆژانە. سیستەمەکانی خوێندن زیاتر سەرنجی لەسەر بەهرەیە نەوەک تەنها فێرکردن و چەندین ڕێگای تەواو دەدرێت بە قوتابیەکان و هەروەها ئەگەر قوتابی لە قۆناغی ناوەندی حەزی کرد بچێتە بەشێکی هونەری و تەمەنی تەنها 15 ساڵ بێت و تەواوی داهاتووی لەسەر ئەو بڕیارە دەبێت کەوا ئێستا داوێتی لەو تەمەنە بچووکیە. بۆیە بۆ قوتابی لە فنلەندا هەیە کە سیستەمەکە لە سیستەمێکەوە بگۆڕێتەوەی تر و دووبارە بە خۆڕایی بگەڕێتەوە یان بێوێت فێری بابەتێکی هونەری ببێت لە نێوان بابەتەکانی تری قوتابخانەی و بە پێچەوانەوە. بەهۆی ئەو سیستەما کە ئێستا لە فنلەندا هەیە، وڵاتی فنلەندا لە ئاستی گەشە پێدانی مرۆیی لە نەتەوە یەگرتوەکان لە پلەی یەکەم دێت لە فێربوون. هاوتەریب لەگەڵ دانیمارک و ئوسترالیا و نیوزیلەندا. فنلەندا وای کردووە کە ئەرکەکەی خۆت بەو پەڕی دڵسۆزیەوە ئەنجام بدەیت و بەو پەڕی ئاسوودەیەوە بێت بۆ قوتابیەکان و مناڵەکان، هەروەها بە خۆڕایی بێت. جا ئایا سیستەمی فنلەندی ئاسایی ئەگەر لە وڵاتەکەت پەیڕەو بکرێت؟